لەسەرەتا سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ ئەنجومەنی خوشکان چۆمانخان و هاوڕێکانی ستافەکەی کە ساڵانە چەند ساتێک چەند ڕۆژێک یان چەند مانگێک لە تەمەنی خۆیان دەگرنەوە و سەرفی یەکەن لە خزمەتی ئەو گوڵە جوانانە بە هیوای ئەوەی کە بتوانن پەروەردەیەکی تەندروستیان بکەن. من سوپاسیان ئەەکەم، دەستیان خۆش بیت، خوا پاداشیان داتەوە. هەموو خوشکانی کەوە هاوکارن کە خەریکن کە ماندوون، من سوپاسیان ئەەکەم خوای گەورە ئەجر و پاداشتیان لێ قبوڵ بکا وەربگریت و لەوێم خاتە تەرەزوی حەسەنات لە ڕۆژی قیامەت پاداشیان داتەوە. سەبارەت بەو مناسبە خنجیانەی کە دەرچوونی ئەو گوڵە جوانانەیە لە خولی هاوینە بۆ پەروەردە و پێگەیاندن و فێرکردن. بەڕاستی خۆشحاڵم کە لەم جۆرە مناسبەتانە خۆم ئەبینمە و تێیدا بەشدار ئەەکەم کە پرسی پەروەردە و پێگەیاندنە جا لە هەردوو ڕەگەزەکەیەوە. خۆشەویستان دایکان و خوشکانی بەڕێز، ئێوە بە خۆشتان ئاگادارن دەزانن کە لە ڕۆژگارێکی وەک ئەمڕۆدا ئەرچی پەروەردە زۆر قرس بووە. هەموو کۆمەڵگەکان ئەناڵێنن بەدەستی بێپەروەردەیی. پەروەردە واتە پێگەیاندنی مناڵێک تا ئەبێت بە مرۆڤێکی تەندروست و بەکەڵک و بەسوود. ئێوە بەس فکر لەوە بکەنەوە کەسێک کە دارێک ئەڕوێنێت تا ئەو دارە گەورە ئەکات و دێتە بەر و لە بەرەکەی ئەخوات زۆر پێوە ماندی ئەبیت. ئەوە نمونێکی بەسیتە. ئەی ئەگەر بتەوێت مناڵێک پەروەردە بکەی پێی بگەینی بۆ ئەوەی مرۆڤێکی بەکەڵک و بەسوودی لێ دەرچیت بتوانێت سوود بەخۆی و بە کۆمەڵگە و دەوروبەری بگەینی. ئێوە بە خۆتان ئەزانن ئەو وێزگانەی کە پەروەردە تێک ئەدەن و خێزان تێک ئەدەن زۆرن. ئەو جیهەتانەی کەوا ڕۆژانە سەرقاڵی ئەوەن کە خەڵک دوورخەنەوە لە پەروەردە زۆرن. بۆیە ئەرچی دایکان و باوکان و مامۆستایان قورس بووە. پەروەردە لە سکەی خۆی لایدایە، لاڕێ بووە. کە مرۆڤیش پەروەردە نەکرا ئیدی ئەبێتە کێشە و گرفتێک لە ناو کۆمەڵگە. یەکەمی زیان بەخۆی ئەگەینیت، زیان بە دایک و بابی ئەگەینیت، زیان بە دەوروبەری ئەگەینیت. بۆیە من ڕووی قسەکردنم لە هەموو دایک و باوکێکە کە گوێی لە ئێمەیە، کە دەمانبینیت، کە گوێبیستی ئێمەیە، هاوکاری هەموو ئەو کەسانە بن کە دەست ئەگرن بۆ پەروەردەکردنی خەڵک. مناڵەکانتان هاوکاریان بن، تکاتان لێ ئەەکەم، ئاسانکاریان لۆ بکەن، دەستخۆشیان لێ بکەن، هاوکاریان بن، بە مادی و بە معنەوی لە خزمەتیان بن. ئەوانە ئەو خوشکانە وەکو خۆبەخشێک هاوینان خولێک ئەکەنەوە. کاتێک کە دەوام خلاص ئەبێت، قوتابخانە خلاص ئەبێت، بۆی منداڵ نەکەوێتە بازار، نەکەوێتە دەست سۆسیال میدیاوە، نەکەوێت دەست ئەنتەرنێتەوە، خڕیان ئەکەنەوە، کۆیان ئەکەنەوە، پەروەردەیەکی جوانیان پێشان ئەدەن. بە تایبەت ڕگەزی کت کە زۆر پێویست کە سبەینێ ئەو مناڵە ئەبێت بە دایک، ئەو دایکە ببێت بە مامۆستا لە ماڵێ، ببێت بە قوتابخانە لەو منداڵەکانی. بۆیە هاوکاریان بن. ئەزانن پەروەردە لە ئاینی پیرۆزی ئیسلام چ گرنگ و بایخێکی هەیە، چەندە گەورە و گرینگە. ئەگەر بێت و تەماشای سیرە و ژیانی ئەو سەحابیانە بکەین کە چ ڕۆڵیان بینیوە لە پێگەیاندنی خەڵک، چۆن بوون بە قوتابخانە و بە مەدرسە، وەڵڵاهی ژیاننامەی ئەو ئافرەتانەی کە لە دەورەی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم کە لەو سەردەم ژیان پاشەوان تابعی بڕۆن ژیاننامەیان بخوێنەوە، هەر ئافرەتێک لە دەیان زانکۆ کاریگەری زیاتر هەبووە، لە دەیان کەڵە پیاوی پێگەیاندیە. بۆیە کۆمەڵگەیان گۆڕی، معجزەیان خوڵقاند. حەسەنی بەسری
ڕەحمەتی خوای لەسەر بێ کە زانایەکی زۆر گەورە بووە، مفەسیر بووە، بە سەدان هەزاران خەڵکی پێگەیان. حەسەنی بەسری ئەو پیاوە گەورە مامۆستاکەی ڕابیعەی عەدەوی بوو، شێرە ژنێک بوو، دەرسی پێ ئەگۆت بە حەسەنی بەسری. ئەگە تەماشای جەنگ و جیهاد بکەین، ئافرەتانی ئەو سەردەم ڕزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێت لە جەنگ و جیهادیش پشکی شێریان بەرکەتیە. یەکەمی شەهیدی ئیسلام سومەیە بووە، ڕزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. کەواتە لە هەموو بوارێک ئەسپی خۆیان تاودایە و شان بەشانی پیاوان خەبات و تێکۆشان و پەروەردە و پێگەیاندن و خێزانیان پێگەیاندیە، ئەرچیان خورز بووە. ئەوەی ئێوە ئێستا لەو سەردەمەدا خۆشەویستان، دایکانی بەڕێز، خوشکانی بەڕێز، تەنها ئێوەیە کە بتوانن لە ماڵی خۆتان ئەو منداڵانە پەروەردەیان کەن، با لە دەستان نەڕۆن، با ئەو تەمەنیان بەلاش نەڕوات، لەم زۆرە خوڵانە بەشداریان پێ بکەن، بیان نێرن. لە تەماشایان کە بزانن لەو هاوینە چ فێر بووینە ئەو منداڵانە، ئەو خوشکەکان چ فێر بووینە، چەند شتی جوان فێر بووینە، چەند ئاداب و ئاکار و ڕەوشتی جوان فێر بووینە. ئەی ئەگەر نەهات بایە چی ئەکرد لە ماڵ، چی ئەکرد لە کۆڵان، بەچەوە مەشغوڵ ئەبوو، ئەو تەمانی بەچە بردە سەر. ئەوەندە کاریگەری هەیە ئەو دەرسانە حتا لە قوتابخانەش ڕەنجی دایتەوە، لەوێش تەئسیری خۆی کردیە. ئەگۆ بەس ئەو بینە پێساوی خۆتان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بۆمان باسی یەشێک لە مەشهەدەکانی ڕۆژی قیامەت ئەکات، یەشێک لە دیمەنەکانی ڕۆژی قیامەت ئەفەرمێت دایک و باوکێک لە ڕۆژی قیامەت لە ساعی مەحشەر کە بە هەزاران ملیۆنان خەڵکی تێدایە، دایک و باوکێک دینن لە شوێنێک دانن ئاوا سەکۆیەک هەموو عالەم ئەیان بینیت، یەک و تانزی زێر ئەکەنە سەریان. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه و آله وسلم فەرمێت ئەو تانزەی سەریان ئەوەندە بە شۆقە لە ڕۆژ شەبەق و ڕۆشنایی زیاترە. ئەو دایک و باوکە پێیان سەیرە، تەماشای خۆوەکەن، کردەوەیەشی هەندە زۆریان نەکردیە ئەو هەموو ڕێزیان لێ بنێن، پێیان سەیرە بیت ئەڵێن ئەی پەروەردیگارە ئەو هەموو ڕێز و تەقدیرە چێ لە ئێمەت نایە، ئێمە کردەوەی هەندە زۆرن نییە. خوای گەورە وەڵامیان ئەداتەوە کە پێغەمبەری خوا فەرمێت ئەزانن ئەو ڕێز و تەقدیر و شکۆیەی چییە؟ ئەو مناڵە بوو کە لە دنیا هەتان بوو نارتان بۆ شوێنێک لەوەی فێری قورئان بیت، ئەو ڕێزە ئەوەیە. ئەگەر دوو منداڵ بن، ئەگەر سێ بن، ئەگەر چوار بن، چێ هەیە حەز نەکات لە ناو ئاپۆڕای خەڵک بتهێنە دەردەستت بگرن خەڵاتت کەن؟ هەموو کەسێک حەزی لە ئەوەیە، ئەوە لە دنیا. ئەی لە قیامەت ئەبی ڕێزلێنان و سوپاس و شەهادەی قیامەت چەند بیت کە لەلایەن خوای گەورەوە ئەدرێت بە ئینسانێکی مسلمان، ئەبێ ئەوە چەند مهم بیت. لۆچەیە دایک و باوکێک جگەرگۆشەکەیان نایتە شوێنێکی ئاوا، فێری قورئانیان کردیە، فێری ئاکار و ڕەوشتی پێغەمبەری خوایان کردیە صلی الله عليه و آله وسلم. لە چێندەر لە دنیا نا، لە ڕۆژی قیامەت کە کەس بەهانای کەسەوە نایێت. ئەو موژدەی زۆر گەورەی خۆشەویستان، واللهی زۆر مهمە. دەهەوڵدەن ئەو ڕێز و تەقدیر و ئەو شکۆیە بەدەست بێن لە ڕۆژی قیامەت. ئاسانە. ئەی مناڵێک ئەگەر تەمەنی خۆی سرف نەکات لە قورئان و لە فەرموودە، ئەی ئەو تەمەنە لۆ چییە؟ بە دیار تەلەڤیزیۆن و مۆبایلەوە سرف بکات، گوناحێکی گەورەیە بەڕاستی. بۆیە دڵتان خۆش بیت، مەڵێن ئەوانە هیچیان نەکردیە. ئەو سێ مانگەی کە لێرە بووینە تەماشاکەن، هەر یەکەیان کۆمەڵێک ئاداب و ڕەوشت و ئاکاری جوان فێر بووین. هەر ئەگە چ نەبی فێر بۆ ڕێز لە دایک و باوک بگریت، هەر ئەگەس نەبی فێر بۆ فێری خۆداپۆشین و ڕێز و حورمەت بیت، فێر بووە ئەو سونەتە معنای چییە؟ پێغەمبەر لە چی کردی صلی الله علیه وسلم؟ کو نانی خواردیە، کو نووسیە، کو ڕۆیشتیە، چۆن دەستنوێژی شوشتیە. هەموو ئەو ئادەبانە فێر بوون. هیوادارم بەردەوامیش بن، نەک هەر ئێستا لۆ خولێک و لە بۆ وەرزێک و لە بۆ کاتێک، با بەردەوام بن لەوەی سبەینێ ئینسانێکی نمونەیان لێ دەرچیت. دەیخۆ سبەینێ ئەو خوشکانەش نامێنێن، ئەوانش پیر ئەبن وەفاتەکەن، با ئەوانە بێنە جێیوان،
لۆی ئەوانەش جیلی دوای خۆیان پەروەردە بکەن بۆی کۆمەڵگە بدرەوشێتەوە، کۆمەڵگە پارێزرا و سەلامەت بیت. والله لە غەیری ئەو شوێنانە بۆ هەر شوێنێک بڕۆی پەروەردەی تێدا نابینیەوە. ئەمڕۆ ئەگە بڵێن قەیرانی موچە و دارایی و ئاو و کارەبا هەیە، واللهی قەیرانی پەروەردەشەیە کە زۆر لە قەیرانی دارایی و ئابووری و ئاو کارەبا خەتەرترە. چونکە ئینسان هەبوو پەروەردە بوو، ئینسانە ئەتوانێت ئابووری دروستکات، ئینسانە ئەتوانێت کارەبا دروستکات، ئینسان ئەتوانێت خزمەت گوزاری و خۆشگوزاری دابین کات. بەس ئەگە پەروەردە نەبوو با هەر زۆر بیت. ئەگە پەروەردە هەبوو کەسێکی دەستپاک و دەمپاک و ئەمینی لێ دروست ئەبیت. ئێوە واتی یەگەن ئێساکە لە وڵاتە پارە نییە، پارە زۆرە، بەس لە دەستێکی ئەمین دانیە بە عەدالەت تەوزیعی کە و دابەشی کە و هەموو خەڵکی ئیسیفادەی لێ بینیت. ئەگەر پەروەردە بکرێن بە پەروەردەی تەندروست، ئەوەی کە لە بەردەستی ئەو بەرپرسەدایە ئەزانی ئەمانەتە، نابی دەستکاری کات، ماڵی خەڵک و میلەتە، ئەبێت بگاتە شوێنی خۆی. کەواتە خۆشەویستان، پەروەردە بەقەت نان و ئاو و هەوا زەرورە بۆ ئینسان. خوای گەورە پاداشتی ئەو خوشکانە بداتەوە، چۆمانخان و ستافە بەڕێزەکەی کە لەو هاوینە خەریک بوون لەگەڵیان. ئەم سوپاسە دەکەم زارێکی تر، وەڵڵاهی پێمان بکرێ بێ هاوکاری ئەو جۆرە کەسانە بین کە لە کاتی خۆیان نەگرنەوە، لە ئیسلاحەتی خۆیان نەگرنەوە، لە شتێکی ئاوا سەرفی ئەکەن. ئێوەش هاوکاریان بن، هیوادارم بەردەوام بن ئەو گوڵە جوانانە بۆی زیاتر و باشتر خۆیان پێ بگەینن، ببن بە قودوەیەک لە بۆ کۆمەڵگا، بتوانن سبێنێ ئەوانیش جیلێکی تر پێ بگەینن. سبحان ربك رب العزة ما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.